أحمد سليمان قوتابی لە قۆناغی 12 ئامادەی لە ئامادەی کلێڤەری ناحکومی الحەمدی لە سوپاس بخوا ئەم ساڵمان پۆلی 12مان بەسەرکەوتی بەڕێ کرد و سوپاسی قوتابخانەکە و کاتژێڕی و مادووبوونی مامۆستایەکان دەکەم و هەروەها سوپاسی خێزان چواردەوریشم دەکەم بۆ ئەو سەرکەوتنی کە بەدەستمێنن. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله. پێشەشی زۆر سوپاسی هەمولایەکتان دەکەم بەڕاستی خۆشحاڵم بە هاتنتان و هەروەها دەستی ماندوولەمتان دەکوشم ئینشاءالله. من باوکی قوتابی کاک دانیال ئەحمەد سلێمان خۆشحاڵم بەوەی کاک دانیال لە پۆلی دۆنزەی ئامادەیی سەر بە قوتابخانەی کلێڤەر دەرەجەیەکی باشین الحەمدولله وەرە هیوای زیاترمان پێ دەکەم بەڵام الحەمدولله ئەوەی کە هێنایەتی ئینشاءالله جێی ڕەزامەندیە ئینشاءالله بۆ هەمولایەک وەروها سوپاسی هەمولایەکتان دەکەم بە تایبەتی مامۆستایان بەڕاستی زۆر خۆیان ماندوو کرد لە ڕێگەی ئەو سەردانانی کەم دەمکردن هەستم بە ماندووبوونیان بەڕاستی دەکرد دەستخۆشیان لێ دەکەم وەرەوە دەستخۆشی بە تایبەتی مامۆستایانەی کە زۆر هانیان دەدا بە تایبەتی مامۆستای فیزیا وەرەوە مامۆستای زانستەکان مامۆستایەکان بە تێکرا بەڕاستی سوپاسی هەمولایەکتان دەکەم و هەروەها بخێرەتتان دەکەم کە هاتن لای ئێمە و تەشریفتان هێنا و عەزیەتتان زۆر سوپاسان دەکەم بەخێر نەستەر چاوم.